لسنوری اداره سربخوی سوران تقریبا 50 و 55 بلوکمان هەیە کێشەی ئەمنیان هەیە ئەوە لە سەرتاسەری هەرێم ئەو کێشەیە هەیە سەری خۆمان ئاگادار کردە بە کتابی ڕسمی ئەوانیش بەغدایان ئاگادار کردە کە ئەوانە بە حملایەک دەکرێن قۆناغی گەمار و سازی توماری خێزان و فۆرمیعەت هەر هەموو بەیەک قۆناغ تێدەپەڕێنن لە پاش ئەوەی ئەمە تەماوە بوون لێرە ئەوان دەست پێ دەکەن هەموو تومار دەکەن. یعنی ئەمڕۆ سەرژمێری ناکرێت لەم گوندانە؟ نەخێر چونکە لە مەرحەلەی پێشتری گەماروسازی نەکرا لە بەو کێشەی ئەمنی هیچ کەسێک نەتوانێت بن لە بە GPS ئەوان داخلی ئەو سنوورەی ببین لە مەرحەلەی داهاتوو هەر هەموو مەرحەلەکان پێکەوە تێدەپەڕن. لە قۆناغی داهاتوو کە باسیێک هەیە سەرژمێریەکە لەوێ چۆن نەکرێت هەر بە هەمان شێوەی ئێستا ئاکرێت یاخود جیاوازترە بێت؟ هەتا ئێستا بڕیارێکی دروست نییە بەس یان بە فۆرمی کاغەزی دەکرێتن یانیش هەر بەڕێی ئەلکترۆنیات و دەکرێت و تەوا دەبیتن ئەگە هات و تاوافقێک هەبوو بە لە بە GPS ئەوانە بە تابلێت دەکرێت هیچ کێشەیەک ئەلکترۆنیە. ئەو گوندانەی کە ئەمڕۆ سەرژمێریان لێ ناکرێت ژمارەیان چەند گوندەکە لە سنووری دارایی سەربەخۆی سۆران؟ هەر وەک باسم کرد تقریبا لە سنووری سۆران 50 و 55 بلوکمان هەیە نەک گوند 50 و 55 بلوکمان هەیە. ژمارەیان چەند گوندە بێیانی بە گوند لە سیدەکان تقریبا 29 گوندمان هەیە لە دوولی باڵان قەسری ئەوانە 13 گوندە لە حاجومەرە 3-4 گوندێکمان هەیە لە سمیلان 2 بلوکمان هەیە لە ڕۆستاوانە هەندە زۆر نینە. کێشەیەکی تر هەبوو لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش ئەوەیە کە لە بەشێک لە گوندەکانی سۆران کێشەی نەبوونی خەت ئینتەرنێت هەیە ئێوە ئەو گرفتتان چۆن چارەسەر کردووە چیتان کردووە بۆ ئەمە؟ ئەو جیهانەی شەبەکە ئینتەرنێت نییە ئەمە تابلێتەکان لێرە ئەکتیڤ دەکەین بەرنامەکەی داونلود دەکەین ئەوان لەوێ بە ئۆفلاین ئیش دەکەن لۆ مزامنەکردن و سێندکردنەکە دیسە دەبیت بێنەوە شەبەکە ئینتەرنێت ئەوجە مزامنە بکەن. ینی کێشە دروست نابێت تابلێتەکان کە خەتی ئینتەرنێتیان نەمێنێت؟ نەخێر ئەوانیش بە ئۆفلاین و ئۆنلاین دەتوانانی ئیشی خۆ بکەی نەفسی مەرحەلەکان بە ئۆفلاین دەکرێتن زیادکردنە تومار گۆڕانکاریکردنە حەزفکردن ئاشتان هەموو دەکرێت هیچ کێشەیەکمان نیە.